ئەو کاتت باش شادیە خان. ئەلو شادیە خان بەخۆتی وەنیە؟ بەڵێ 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 بەخۆتی وەنیە؟ شادیە خان ئێستا من کۆنگرێکی ڕۆژنامەگەری توم لەو دوسێ ڕۆژەدی دوای ئەو دیدارانەی ئێمە سازمان کرد. نازانام ئاگالێ بوو هەم پارێزگاری هەولێر ئومێد خۆشناودا چوە ناو یانەی ببوورە شەڵتەری هەولێری بۆ شەڵتەری سەگ لە هەولێر هەم لەگەڵ جێگیری شارەوانی سەر و شارەوانی سلێمانی قسە و باسمان کرد. ئەوان وایان پیشاندا کە سەگەکان ئێستا وەکو برێت لە بەهەشتێک دەژین لە چاو ڕەوشی پێشووتریان کە لە کۆڵانەکان بوونە. کۆمنتی ئێوە چییە لەسەر ئەو دوو لێدوانە؟ دەستان خۆش بێ بەڕێز کاک قادر. بەڵێ بدەستان خۆش بێ ئێستا کەوتتان بۆ خوازم هەڵبەت ئێستا کاتەکەی بۆیە گوجا و بۆ ئێمە دەرفەتێکمان دروست کرد لەبەری کە بەڕێستان پێشتر پەیوەندیتان کرد. ئێستا من لەگەڵ مامۆستا شاسۆ و هاوسەرەکەم ماڵە خەریکی نووسینەوەی سیمینارێک بووین کە ئێمە سەردانی بڵین ئەو شوێنانە ئاکەین زانکۆکان و قوتابخانەکان و ئەوانە بە پێی مەجال بۆی کە فێری ئاژەڵ دۆستیان بکەین فێری خۆشویستیان کە هەڵبەت ئێمە لەم کاتە ئێستا خەریکی نووسینەوەی و سیمینارە بووین هەر بۆیە پێم باش بوو ئامادەبوونی ئەوانیش ینی ئەم پەیوەندیە ئەنجام بدەین. زۆر باشە بۆ مێمەش باشە ئەوانیش بەشدار بن و بتوانین هەندێک قسە و باس لەگەڵوانیش بکەین. بەڵێ بەڵێ شادیە خان. ئینشەڵڵا کاک قادر جان وەڵای هەڵبەت دروستکردنی هەردوو شەڵتەرەکە خۆی ئەگەر ئێمە بڵێن دژی کۆکردنەوەی سەگی بێلانەی نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە دژی ئەو حەملەیە نین. بەڵام لە کاتێکا ئێمە سەیرەکەین ئەم شتانە لە بناغەوە لانداڕێژێکی جوانی بۆ نەکراوە لە هەردوو شەڵتەر یانی چ سلێمە لە هەر شارێکی تر بێ. ینی تۆ بڕوانە لە خودی ئەوروپا شەڵتەر بەم شێوەیە دروست دەکرێت ینی شەڵتەر بەڕاستی ناکرێتەوە یەک سیاج و چوار بەرزەکە پرناو بنی ئەمە شەڵتەرە ئەمە شەڵتەر نیە بەڕاستی چکەوە ڕۆحە بەڕاستی ئەمە معاملە لەگەڵ ڕۆحاکەین لەگەڵ بێگیان و مقەبایەک و داروبەردێکان ناکەین بڵێ کێشەن یا خۆیان ئەژین کێشەن یا خۆیان یەک بە یەکەوە گونجێن نەخێر بە تایبەتی سەگ سروشتی جیاوازە لە هەموو ئاژەڵەکانی تر کە پێکەوە گونجانیان زۆر کەمە ئەوان زۆن گروپن بەڕاستی ئەوانە شەڵتەر نین بەداخەوە ئێمە کە هەر قسەیەک ئەەکەین لە باشکردنی ئیشەکەیە لەوەیە کە سەری خەین لەوەیە کە پێشی خەین لەوەیە کە سیمایەکی جوانتر با لە شارەکە ینی سەرەتای دروستبوونی شەڵتەری سلێمانیش لە 2020 بڕوا بکەمە چەندین جار داواکاریمان پێشکەش کڕۆکە گیانی هاوکاریمان تیا بۆ ئۆتۆمانە با ببە سمبولێک بۆ شارەکە با هەموو شارەکانی تر چاولێکەر بن بۆی کە ئەم شەڵتەرە سەرکەوتووە خۆی شەڵتەر لە ئەساسە بۆ کەم ئەندامەکانە ینی بۆ ئاژەڵانی کە تووشی نەخسی جەستا بن بەڵام لە ڕاستیان لێرە زیندوەکانە هێنرێ بۆ شەڵتەرەکە و ئەمرن کە ئێمە ئەڵین ئەمرن یان ئەیان کوژن بەڕاستی نابێت بچێتە قاڵبێکەوە بڵێ ئێمە خۆ نەیان کوژی ئێمە ناڵین بەدەستی ئەم قەست ئێوە فیشەکێکیان پێوەنێن نەخێر بەڵام کە تۆ برسیت کردن تونیت کردن تۆ ئیدارەدانە نەبوو ینی قووەتی و ئیدارەدانە نەبوو تەواوە ماژەڵە گیانە دەزە ینی ئەمرێت ئەتر هێزی تیان نامێن ینی بڕوا بکە هەمووی لە برسانە ئێستا چ بەڵگەتانەیە شادیە خان بۆ ئەو مەسە ئەو تۆمەتە زۆر قورسانی ئەوە نەوعێکە لە تاوانی بە کۆمەڵ بەرامبەر بەشێک لە سامانی نیشتیمانی ئەو وڵاتە دەکرێت و بەرامبەر ڕۆح دەکرێت و خۆشت گوتی یعنی چ بەڵگەتان هەیە کە ئەوان هەردوو لە نەفی دەکەن ئەڵێن ناکوژێن ینی نامرن تەنیا ئەو جێگری سەر و شارەوانی سلێمانی وتی دەردێک لە ناویان بڵاویتەوە چەند 400 سەگێک ینی ماڵ ئاوایان لە ژیان کرد. بەڵێ بەداخەوە ئێمە کە ئەڵین شتەکان لە لامان بەڵگەیە هەرچەنەوە خۆمان لە واقعەکە بووین ئێمە دوومان زیاتر لە ناو شەڵتەرەکە بە هاوکاری هاوڕێیان و کۆمەڵێک ئاژەڵ دۆستی دڵسۆز کە لەوێ ئیشمان کردو شتەکانمان بە واقعی بەچای خۆمان بینیەوە بەڵگەی ڤیدیۆیمان لایە کە لەوێ چی ئەگوزەرێ هەرچەنە ئێمە تا ئێستا ژمارەیەکی دقیق بە ئێمە ناڵێن ینی لە 2020 تا ئێستا معقولە ئێستا تۆ شەڵتەرەکە هەمووی 200 سەگی تیاما بێ ئەمانە چیان لێ هەوڵ یعنی توخوایە قەوس ئەوە شادیە خان ئەوە ببوورە کە دەتبڕن بەس ئەوە تۆمەتەژی زۆر قورسە لە ماوەی 2 ساڵدا بەلای کەم چەند هەزار سەگێک کۆبتۆ چکۆ لە هەولێر ئەڵێ 3000 سەگ کۆکراوەوە بە چەند مانگێک ئەی باشە لە سلێمانی لە ماوەی 3 ساڵدا معقولە تۆ دەڵێ 200 سەگ ماوە ینی
وانيا بله بيقومان وجبه بله وجبه كجانا دسيان أمرن وجبه في تركو وكريتو يعني أمانة هموي بلغية لسر يعني خما بتشاي خما بيني مانا استا تيكراي أو صقانا كلبين هموي توشي نخوشي قريبوا يعني لكاتيكا نفي تنري بلا أنا أشد براسي زوز بداخو كبوا في تنري زوز لسرخد بوا بومبابتا نا أوي تشاوديدي كي تشرو بركرين نا أخواردن يعني تو بس سيماي أو صقانا بمينا بروابك خوت بريار أي كأو صقانا تيرن يان برسين يعني بروابك إما خوما بتشاي خوما بيني مانو أي بيني تنها بيسكان ما أو تنها إسك بيني بو شلترة رويترو ناقة تدروجو أمرين أما كيشك أما نهيلن يعني برسي كردنيان لوي كخواردنيان كما زائدا شاوديرينا كردنيان لان فيتنريو دكتورة برزا كانوا كابت شاوديري شي تشوب كريم بهو يكسجينا خوشو هموي أي جري بداخو استتكرا توشي نخوشي قريبون كاميت البرو لناوتشونا چن كامل لناوتشو انجاوت بيكي باشا شادية خان بله ببورك خط الدكام تو آخر زار كي ديتانا يعني سكو تومتي بكشتني بكومالي بشك لساماني نشتمانية دبي سزا بدرين أو برفرسا بالا كان يعني لو ما مالي تو كي أو تومتا قرصة يعني سكو كاك أكو بيتسواني تو أو باباز دكا كوان لبهشتك درجين يعني تو كي ايوه كي دوائن زار أو حالة تانديوه بله اما بداخوا ك رجري من ليك لبريك او راستيانا نبينين اما كشتكان من ابيني بيمان اوتنا ما هلا خواردن بيان اوانا يعني تو اگر روجانا بون لا شاري هولير كبازك روجانا او اندطن يعني بيدري بلام كتو شوازي توزيع كدنا كنا زاني بروك اسفادي نيه او شنطني كاخوان هرتنا شلتر اسلاماني بروانا كم گشت بيت الطن بسريانا توزيع كتشكا هم دون مكيب تشوك يعني بينز دون ما لو بينز دون ما كراو بتشوار برشو كتشوار قاعيه يعني كم ترين صقله خو غريليرا يعني ارككان كم ترى لتشاو او شلتري هوليرا كليرا بعربانه بيان ادري اما دوين جار او بوكا هر سال بوكيتر دوای اوی که شلترکه دروست کرا اما با چند مانگی که رگلوی ایش مان کرد خودی خومن پاکردنه و همو يعني بهاوكاري برز ما مستشفى كخودي خوي استكلا قال مايو قريشو نشلاوين يعني خومان ايمو سيانز اجل دوز وين تنها لجيفاني خومان لقوتي خومان لماندوبوني خومان خريجي او نا او شلتربون هموشتك ما بوكن بس لبينايك اون سلامت بن لتندرستيان لشارسر وعلاج كريم همي خوما بوين بلام اويكي اما بديما انا كروجانا او بو يعني شوازي اخوان توزعكنا كنازان اجر قاعيك بيستي بس عربانه بامان بينج عرباني بوبن بو اخواننا كني اجر باز لواكي تشاندين طن هيا رنگ وريما جلانه بو بولا برسا همي اسكاكي ديار همي باراسي بدروه اما خاليه كما كشوازي توزيع كنازان دو بوليان نيم روابك هميان لي قابا دانا بوكا ما خو مريشكو قالوا قازني نوان لي قابا دانا كبقون اجل بتايبتي صك بجورك بشتو اخواننا كي بوداني تشكل سيك بارتشي اسك يعني من هذا يشوفون ناسي أنا أوستروش جوا بلا ما نبريزي بيشوا تنها عرباني جرجن توز لولات العرباني جرجن استدو أو صديق ترسنوكا كا خوينا لا واسع فرخيا وايا بله لو كنا كيتر خوي حشار دابو بروابك أواي ترجعني لدز دابو مردو كبشويك تهني ولا وبيت درو باشا من يكشي ترمى برشاو أكو إما كأجل يعني بردبو كم أندام أخوي رأيك يا ما يشي شيء بنا والشلتر يعني ما الظلمة أما يشي شيء بنا أو سقطاغانا كلبي أجل يتيابو كتشاوي لدزابو أجل يتيابو كمري شكابو خوي رأيك شاب عرزك أما بتشي دست كبت كخودي خوما اللي أما أنا ما رزقار كردو ينا ما انتدروا ولا خوما نشارسر ما بكردون لبنا أو بو بخلنا بشي تجاوز وبلا ما أجلانا توشي نقصي جستبون نا أو بو كحق يعني بو بكريتو بلا ما نانا كيف خويا اما شتيك خويا لوان جواسبه كبهي شويت او نبو سرتاي دروس كني شلتر كاش براستي نيرو ميو بيتو همي تكلابو منو اما مستشفى بدسو قولو بازي خومان او قاعانه من همو يجاكر دوتو هيج كار مندكي شارواني بهي شويك دسينا وتجاكر نويا دواي او اما بلوكاري مانكر يعني بروابك وكو بيتاك معنا كلمو لو هر خومان هاوري خومان كشلتر كبرو باشي برين كلنا ما بوكن لانا لا شوي جهانا ابو الشلتر دروس كبه بيلانا
ئەم قسەی لە کۆ هاتووەڵەن سەگ سەرمای نابێ ئێمە چەندین هەزار بەڵگەمان لایە کە سەگ ڕق بۆتەوە لە سەرمایە هەر لەوێ بێچوو چۆن بەرگەی سەرما و گەرما ئەگرێ لەوێ لەبەر ئەو سەرما و گەرمایە تا دوو پلەی لە ئێمەش بەرزترە بەڵێ لە گەرما دوو پلەی لە ئێمە بەرزترە یعنی بەرگە ناگرێتن بەڵێ نە بەرگەی گەرماگرن نە بەرگەی سەرماگرن ئەوان ئاسن و پۆڵانی بەڕاستی ئێمە چەندین جار دوای حەو دانیشتنەکە سەرۆکی شارەوانیە دوای 4 جار لەگەڵ جەگری سەرۆکی شارەوانە داواکاریمان پێشکەش کرد بە هەموو شێوەیەک لە شێوەکان کە ئەو کات ڕەدیوان چییە لەسەر ئەو تۆ ڕێکخراوی پاکۆ لەگەڵیان نابوو لە دروستکردنەکە بەڵێ هەر ڕێکخراوی پاکۆش لەبەری کە ئەو کاتە ئەو فەرمیتر بوو لە ناو حکوومەتە ئەو کاتە لەگەڵ ئەوانە ئەچوین بۆ دانیشتن و کۆبوونەوەکان بەڵام هیچ وەڵامێکیمان نایە لە کاتێکا کە ئێمە هەموو داواکاریەکەمان بەس هاوکاری پێشکەشکردن بووە ینی بەس دەست یارمەتی بۆ نەمان و تۆ زەویەکمان بنێ نەمان و تۆ موچەیەکمان بۆ بڕنەوە تەنها بەبێ بەرامبەر بە خۆبەخش کەمە لەگە هەموو وڵاتێکە مای شانازیە بەڵام بەداخەوە لەلایەن ئێمە ڕێگریمان لێکرا بۆی کە و ڕاستیانە نەبینین و هەتا ئێستاش بەڵگە بۆ ئەوەیە کە هیچ کەس ڕێگە نادرێت بچێت ئەو شەڵتەرەوە بە میدیاکارانەوە بە ڕاگەیاندکارەکانەوە بە کەناڵەکان بەس کاگاکۆ بەمنیوت لە دیدارەکە نازانم ئەگە جێ لە ڕاگرت ئەڵێ هەر یەکێک دێتن بەس دەرێ ئەوان نیازیان ڕکلامە زیاتر دژایەتی ئێمەیە ینی ئەی کۆمنتاری تووچە ئەوە ئەڵێ چێ دێتن با بێتن شادیە خان ئەوە قسەی ئەوە مەسەوە دەڵێن کۆمنتت چیە لەسەوی والله کاک خەدرشیان بەداخەوە ینی ئێمە ئەگەر هەدەفمان ڕیکلامکردن بووە هەدەفمان ناشرینکردنی ئەو شوێنە بووە ئێمە خۆڵ و بازومان هەڵ ناکرد بە چەند مانگ لەوێ ئیش بکەین کە ئەگەر ئەو هەموو داواکاریمان پێشکەش ناکرد کە کەسی زۆر بە پرسمان کردووە بە گژیانە کە ئێمە با بچینە ناو شەڵتەرەوە بام شەڵتەرەوانە بێ کە بە ئەم هەمووە کوشتار ئەم هەموو کوشتنەی تیانە بێ کوشتن بەمەبەستیەوەی کە لە برسا ئەیان کوژی لەبەرەوەی کە تۆ لە بێخزمەتییان کوژی لەبەرەوەی کە تۆ بە تێکەڵی نەخۆش و ساغە بێکەوتداەوە بەسمان ئەوە بوو ئەگەر ئێمە هەدەفمان ینی ئامانجمان ئەوە بۆ ئەم شارەوانە ناشرینکەین دەستمان ناخسە دەستیان بڵین با هاوکارتان بین بەڕاستی ئێمە ئەگەر بۆکو چاودێرێکی جوا بووینایە ئەوە زۆر باشە بوو بۆوان لەبەرێتی هاوکاریانە بووین لەوەی کە کارمەندەکانیشیان بەڕاستی فێری ئەوە بکرانە لەلایەن ئێمە بۆ ئەچینە نایەنەوە ئاساییە بۆ ئەوانە بێ بە لیسودارێکە بچنە نایەنەوە کە مەمە چای خۆمان بینەوە بەڕاستی بەداخەوە بۆ جیاکردنەوەیان بۆی کە خۆ لە خۆیان دوورخاتەوە ئێمە زۆر احتیاجیە چوونە ناویانەوە ینی دایمەن ئێمە ڕەخنەی ئەوە ئاگرین بەڕاستی لە هەردوو شەڵتەر ئەگەر بێت و ئێوە بودجێکتان نییە ڤێتەنەری هەڵاسێ بەکارەکە ستافێکی بە ئەزمونتان نییە کەواتە ئەم شەڵتەرە هەر لە بناغەوە ڕووخاوە من ئەگەر پارەیەکم پێ نەبێ زەویەک چۆنەکەم بەخانو ینی بەڕاستی شەڵتەر بە خۆبەخش و بە سەدەقە و بە یارمەتیان ناڕوا بەڕێوە ئەگەر بێت و من بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان نەکەم ئەگەر بێت و من لە ڕێکخراوەکانی دەرەوە ینی هەتا ئێمە ئیشمان لەسەرەوە کە لە ڕێکخراوەکانی دەرەوە کە خواردن بنێرن بۆی کە ئەمان احتیمال نەکەنە سەر ئەم پاژماوەکەمی کە ئەمێنێتەوە کە بەشیان ناکات تۆ شتێکی مستەدەقە هەبێ ئەو کاتە و ئەم ڕیستۆرانتانە نەمان و ئەم کارگانە نەمان ئەو کاتە چی لە کاتێکا کەەوە بڕێکی کەم خۆراکتان دەزەکەی و هێشتاش ئەڵێن کۆی ئەەکەینەوە ئەی باش ئەمانە چۆنی ئەژین ئەمانە چۆنی تۆ هێز و قوتی خۆت بەسەر پاکردنەوەیان بەسەر خواردنیان بەسەر چاودێری و پزیشکیان هیچ قوتیەکە بەسەر ئەویان نامێنێ حەزەکەمان تۆزەکە باشە شادیە خانەرەوە لە میش پێم باشە مامۆستا شاسۆ ئەویشەندە قسە و باز بکە با بفەرمێتن با بێت ئەگەر ئەوەکەی بدەیتی ئەو کاتە دۆش مامۆستا سەر چاو مامۆستا شاسۆ کۆمنتی چییە لەسەر ئەو لێدوانەی ئومێد خۆشنا و جێگری سەر شارەوانی سلێمانی یان چ زیادەیەکت هەیە بۆ قسەکانی شادیە خان بۆ ئەوەی پێکەوە ئەنگۆ جێش لێ بووچی گۆت بەڵێ چ زیادەیە شکت ماوە بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتەکە بەڕاستی ئێمە لەگەڵ نازانم تا چەنێ ئاگاداری ئێستا خەریکی با بڵێن حملەیەشین حملەیەک ساز بکەین هەڵمەتێک بۆ ئەوەی کە هەندێک زانیاری بڵاوکەینەوە بۆ ناو کۆمەڵگا بە تایبەتیش بۆ ناو شاری سلێمانی کە بڵێن ئێمە حملەیەکمانەیە بۆ پاراستنی ژینگە و ئەو ئاژەڵانەی کە بەشێکن لە ناو با بڵێن لە ناو بازنەی ژینگە و چەندێک زەرەریان بەرئەکەوێت چۆن بتوانین بیان پارێزین لە هەمان کاتیشە پارێزین ئەمە جەکە لەسەر ئەو قسەی شادەخان بکەمەوە یعنی
بڕوات بێ بە باسی ناو سلێمانی ئەەکەم و ئەو چەند کەسەی کە من کۆنتاکتم هەیە لەگەڵیانە و بەرکەوتنم هەیە لەگەڵیانە لەوانەیە هەندێک بەڕێزی تریژ هەبن ئاژەڵ دۆز بن زۆر لە ئێمەش دەریێڕە سوورتر و باشتر بەڵام بە خزمەتیان نەگەیشتوم کەسی ناڵێ بە ئەم سەگانە ئاواهی بمێنرێنەوە هەر لە دەکەشەنە و لە زیادبوو نابن بەڕاستی من تێناگەم بۆچی ئەمە وەکو خاڵێک بەکار ئەهێنرێ لە تەنانەت دژی ئاژەڵ دۆستان ئێمە ئەوەندە ئەڵێن لە 2023 و بە تایبەتیش گەلی کورد کە ئەو هەموو نەهامەتیە جۆرا و جۆرانەی بینیوە معقول نییە ئێستا عەقڵیەتی تاشی کوردی هەمان شت دووبارە کاتەوە کە بەسەر خۆیان هاتووە بەڵام بەسەر کائینێکی لە خۆی بێدەسەڵاتتر بێزمانتر برسیکردن بێ ئیتر هاندانێک بێ بۆ ئەوی کە ئەمانە کێشن و ئەمانە موشکیلەن بڵێ وایە منیش لەگەڵ ئەوەیان بڵێ ئەکرێ نەخۆشی بجۆزرێتەوە لە سەگێکا بۆ سەگی تر یاخود بۆ مرۆڤ بەڵام ئایا کۆرۆنا لە مرۆڤ بۆ مرۆڤ نەگوازرایەوە پەسی و کۆخە سەدان ساڵە دەگوازرێتەوە کاکە مامۆستا یعنی دەیان نەخۆشی لە ئینساندا هەیە لە ئاژەڵ نییە بەجددی ینی پەسی و ساڵانە هەمومان لە یەکتر وەردەگرینەوە وەنیا کڕۆنا دەیان ئەیدز ینی بەرحاڵ بەڵێ یعنی مەبەستەکە ئەوەی بۆچی بۆ خەڵک ڕوون ناکرێتەوە آخر هەندێک خەڵک هەیە بەڕاستی هەندێک چین هەیە لەوانەیە ئەو زانیاریانەی بە تەواوەتی نەبێت ئێمە ئەرچی سەرشانی ئێمە کە ئێمە ئەو ڕێگەیان بۆ ڕوون ناکەینەوە ئێمەش ئەمەمان کردووە نەک وەڵاهی ئێمە هەربین زەربێک بێنین بەسەر وەفادارترین بوونەوە ئەگەر هەڵە نەبم یاخود یەشێک لە هەرە بە وەفادارترین بوونەوەرەکان بە تایبەتی بەرامبەر بە مرۆڤ یعنی بۆ نمونە ئەو بەڕاستی ئەمە تاوانە ئەسا لەوانەیە سبینە بەڕێزی گوێی لەمە بێ بڵێ وڵای ئێمە تۆمەتە بەستی یا تەشیرەکەی کاکە ئەمە تەشیر نییە هەندێک زانیاری هەیە پێویست بە بەڵگە ناکات ینی زۆر وازەحە چەندین ڤیدیۆ هەیە کاک قادر چەندین ڤیدیۆ هەیە ینی من تێناگەم کە ڤیدیۆ هەبێ کە سەوت هەبێ کە فۆتۆ هەبێ یعنی زۆر ئاستەمە تۆ بڵێ وەڵاهی ئەمانە هەمووی هەڵبەستکراون یعنی شتەکان وازەحە چەندین جار بڵاوکرانەوە دوی من ئێمەی ئاژەڵ دۆست چەندین جار لە بەرنامەی تەلەڤیزۆنیە مباشر و غیر مباشر ئاخر جاران هەر لەسەر ئەو هەڵمەتی ژینگە دۆستی کە بە بەڕێستم و تو ئێستا لەگەڵ شادەخانە بۆی کۆبووینەتەوە لە کورسات کردمان توان بەڕێستان بگەڕێنەوە بۆی تایەتی چەندین بەرنامەی تر کە ڕێخەری بەرنامەکان ئەیانوت کە وڵی پەیوەندیمان کردو بە شارەوانی بەڵام ئامادەنی بێنە سەرخەت باشە من پرسیارێکەکەم لە بەڕێزیان ئەگەر ئەمە جادەقیرتاوکردنێک بۆیان نەئەهاتن ئەگەر ئەوان ئەڵێن ئێمە بە باشترین شێواز ئەیبین بەڕێەوە ئێمەی شتەکان زۆر مەزبوطە بە چەندین تەن بۆیان ئەڕوا وەڵاهی من بم کامێرەمانێک دانێن بەس لەوێ بەس بۆی ئەو ئەچیڤمنت و ئەو شتە گرنگانە بڵاوکاتەوە بڵێ ئەها جەماعەت خواروی و ناوەڕاستی عراق وەرە کەرکک بۆچی تۆ ئەچی بە تاپڕ لە ناوەڕاستی ڕۆژ و بە ڕۆژی ڕووناک لەبەر چاوی چەندین مناڵ و هەرزەکار بە تاپڕ سەژێکی خەوت و ئەکوژی وەرە وەکو ئێمە بکە مامۆستا کە تۆ شاری ڕۆشنبیری کە ناوی خۆت ناوە شاری ڕۆشنبیری و پایتەختی ڕۆشنبیری بەڕاستی بێ ڕۆشنگەریەکان لە بەڕێستەوە ئێمە شێشەکەمان لەوە بوو ینی لەو سۆنگەیە بۆچی ئەم خاڵە دروست ببێ لە تاریخی ئێمەیە لە تاریخی لە مێژووی ئێمەیە بۆچی مامۆستا شاسۆ خوایەک قەوس لەسەر هەندێک ببوورە یعنی هەست پێ ناکەی کەلتوری دیارە ئاینیش دەوری هەیە و کەلتوریشێت لە ئەفریقاش ئەو بەشەشی ڕەبتە بە تەخەلوف لە ئەفریقا و لە ئاسیا و ئەوانە لە چەند وڵاتێک ینی ڕێزی هەیە لێرە لە ئەوروپایە ئەگەنا لە زۆربەی وڵاتەکان کەوتوتە بەرە بەڵام هەستیش پێ ناکەی مەسەلەن مەلاکان پیاوانی ئاینی بەڕازی بە ئەرچ خۆیان هەڵناستن بنمونە مەسەلەن ئەمن بچووک بوون پەڕەسێلکەی پێدەگوترێ لە هەولێر ئەو پەڕەسێلکە هاتە ناو ماڵمان کەس لە بۆمان نەبوو بیکوژنیان گوت گوناحە بەڵام یعنی شەرعیەت درابوو بەوەی نییە لە کەر بدەیت لە سەگ بدەیت خۆ ئەگەڕێن سەگ ئاژەڵەشی درندەیە و پڕمان دەدات ئەی بابە کەر و پشیرە و بۆق و وەنیا هەرچی ئاژەڵەکە تە بەردەست غەزەبی ئینسان لی دەدەن ینی پەروەردە ناگرێ ئینسان لێرە لە مناڵیەوە خەڵک پەروەردە دەکرێت دەڵێ کاکە ئاژەڵ دۆستە ئاژەڵ ئازارت نادا و بەڕاستیش ئاژەڵ ئەگەر تو لەگەری ڕازگۆبی ئەو زۆر لە مرۆڤ ڕازگۆترە لەگەرت یعنی
هیچ خیانەتی نییە، خیانەت لە قەلبی دانیە ئەگەر ئینسان لەگەری ڕاست بێ. هەست پێ ناکەی نقطەکەی من لێرەداوێ مەسەلەکە ناپەروەردەیی خەڵکە کە پەڕیوەتەوە کە سەگ دەبینێ ئینسان پڕی دەداتێ نەک سەگ پڕی دەداتێ، ئەوان پڕ دەدەنە ئینساندەی دەدەن ئازاری دەدەن بۆیە ئەو ژیان ئەوەتە سەگ کە دەحەپێ ڕەنگی برسی بێ مشکلەیەکی هەبێ. هەست پێ ناکەی کۆمەلگاش دەوری خۆی هەیەوە حزبەکان و میدیاش دەوریان نییە لە هوشارکردنەوەی کۆمەلگا مەلایانی ئاین ڕۆڵەکی باش نبینن مەسەن غوتبەیەک بدەن کە ئەوەش بوونەوەرەی خودداییە لە ئەوەندا ئازار دەدرێتن. بەڵێ بەڵێ دەستخۆش تەوەرەکە و تەوەرەیەکی زۆر بەجێ و پرسیارەکە لە جێ خۆیەتی بەڕاستی ئەوەنەی من بزانم ئینسان کە لە دایک ئەبێ لە چەند زنجیرەیەکە یاخود لە چەند حەلەقەیەکە و بازنەیەکە شت فێرەبەیەشێک لەوێن با بڵێن سەرەکی تریان خێزانە. تۆ لە ناو خێزانە چ با بڵین بەهایەک فێر بووی؟ ئایا فێر بووی کە تۆ ڕێزی بەرامبەر بگری؟ ئایا فێر بووی کە تۆ بە چاوێکی میهرەبانیەوە لەگەڵ بەرامبەرە هەڵسوکەوتکەی؟ چکە بەڕاستی ئەمە لەوانەیە بۆ هەندێک کەس تۆزە شتێکی ئاڵۆز بێ لەوانەیە بەرکەوتنی دەبێت لەگەڵای، بەڵام ئەو کەسانەی کە لە بواری نەفسی و بواری کۆمەڵایەتی و ئەمانێ ئەخوێنن ئەزانن ئەگەر تۆ بەلاتەوە سەربڕینی ئاژەڵێک ئاسایی بێ چنێک ئاسانترە بۆ سەربڕینی نەفەرێکیش بۆ کوشتنی مرۆڤێکیش لەوەی کە ئەسڵەن چۆلەکەیکیشی نەکوشتو. یعنی ئەمە پێویست ناکە من ئێمە دانیشین زۆر قسەی لەسەرکەین بەڕاستی ئەوە وازەحە دێشە خۆی تاالبی علم بێ ئەتوانێت بگەڕێ بە دوواداچون بۆ ئەو بابەتە بکە. ئەمەژی شێ بۆ لەو تەورانی کە ئێمە باسی ئەەکەین کا قادر ئێمە ئەڵێن مناڵەکانتان با مناڵەکانمان ژیان دۆست بن، مناڵەکانمان مرۆڤ دۆست بن. تۆ کاتێک ئەتوانی مرۆڤ دۆستبی کە لەگەڵ چۆلەکەیەکی دۆست بیت نەک من بێتاقەت بم فێرە تونند و تیژی نەکرێن، فێرە تونند و تیژی نەکرێ ببوورە لێرە تونند و تیژی بە هەموو جۆرێک سزای لەسەرە سزای لەسەرە. باڵێ بگەینە ئەو ئاستە بەڕاستی. یعنی تۆ ناکری هەموو شتێکی ئەوروپا لەبەر ئەوەی کە هەندی عوارض هەیە تۆ بەرپەرچی بیتەوە شتی جوانیان هەیە ئەکری ئێمە بۆ صحەتی نفسی کۆمەڵگەی خۆمان کاکە مناڵەکانمان لە داهاتووە. من هەر ئەوەندە ئەڵێم دائیمەن ئەڵێم با ئێمە خەجاڵەتی نەوە نوێەکانمان نەبین، خەجاڵەتی نەوەکانی داهاتووی خۆمان نەبین بڵێن تۆ سێریکە ئێمە باو باپیرانمان چۆنیان کردووە پێمان ناخۆش بێ وەکەوەی کە ئێستا بۆ نمونە لە هەنێ مەجازری عالمیە کە ئێستا دوای 20 ساڵ و 30 ساڵ و 100 ساڵیش ئەمە بۆنی بۆ ئەکرێتەوە. با ئێمە بەشێک نەبین لەو دایرە ڕەشە. بۆ مەسەلەی ئەوەی کە بەڕێزت باسەکرد بۆ با بڵێن ئەو بەڕێزانە مامۆستا ئاینیەکان بەڕاستی کەم تەرخەمن. من تێناگەم من هەر ئەوەندە ئەڵێم جارێکیش ئەمەم لە کەناڵێکە وت بەڵام بەداخەوە کەت کرا. من ئەوەندە ئەڵێم تۆ بڵین مرۆڤ لە خوددا عاقڵترێک بێت خوددا ئەوەی دروست کردو بەڵام تۆ توێ لە ناوی بەری نەخۆ خوددا خۆ لە ڕێزی مرۆڤی داناوە مامۆستا شاسوە لە ئەسحاب الکهف لەوەی کەهف بەوانە دووش خۆخوا لە هیچ شوێنێک نەیگوتووە ئازاریان بدەن لە هیچ شوێنێک وە دایک و باوچی ئێمەش 50 ساڵ لەمەوبەر وا بێویژدان نەبوونە. یعنی نمونەیش ئاژەڵ دۆستی بوونە لەگەریان. ئەو ڕقا و ئەو تووڕەیە لەکوێوە خەڵق دوای ڕاپەڕین. یعنی بەڕاستی دەبی خەڵکەوە بێدن هەموو چیرۆ ئەوە خۆشەویستی لە نێوان ئاژەڵ و دایک و باوکەکانمان هەبووە لە کۆندا وەنیا مەسەلەکە ئەوەیە. یعنی کە ئەگەر بەڕێزت باسی بڕۆی بۆ نمونە پۆستێک لەم پۆستانە بکەیتەوە بەلانی کەمەوە چەند نەفرێک چەند بەڕێزێکت لە با بڵێن دیاری ئەەکەی کە کۆمنتێکی نووسیوە ئەڵێ ڕابەری ئیسلام پێغەمبەرمان ئەوەی نەحلت کردووە ئێوە چێن. ئەی باشە من پرسیارێکەکەم ئەگەر بێت و مەبەستەکە ئاواهی بێ ئەدی خوددا بۆ باسی دەکا بە شێوەیەکی ڕێزدار باسی دەکا لە قورئان ئەوەی ناڵێ سێهەم و چوارەم و پەگەکەیان ئەڵێ وەڕابیعهم نەبێ بەهەڵە الرابعهم يعلى الخامسهم اي اخر كوات او بروي بو كسي لغوي ازاني او يعني شي بوشي نيوتو كلبكا بو بصق بازي نكرو بو مرتبه چوارمي دعوته اصلا لواني خلق لا يعني يتر لواني هنديك هبيكا اسي زانيارك يكجار او ندنبه بل تو صق خيتجي مروفو كاك مسلك اواهينيه مسلك اويك تو الله اگر باسي وشكين بلين ام
بوونەوەرانە هەمووی لە خزمەتی مرۆڤان بەڵێ ڕاستە بەوەی کە لێوان فێر بین ئەگە بەڕێزت دیقەت بی زۆربەی زۆری ئەو داهێنانە تەکنەلۆژیا و کەرەستانی کە هەیە زۆربەی زۆری لیا لە مواسەفاتێکی ئاژەڵی بردووانە لەسەر شکلی ئاژەڵی کرا یعنی ئەوانش ئیسفادە هەرەوە نیە تۆ بچی سەری ببڕیت و بیخۆیت نەناو کاک شاسو 70 ساڵە لە وڵاتی سوید سەرەتان یەکێک لە ڕێگاکان لە ڕێی سەگەوە دەدۆزرێتەوە من باسم کرد لەو چاپێکەوتنم لەگەڵ هینی ئەوەیە یعنی بۆ حاڵەتی نەفسی بەکرد بەڵێ دوای ئەوەی کە ڕائەهێنرێ ئەتوانێ بە ئاسانی خەلایە باڵین خانە ژێرپەنجەیەەکە دۆزرێتەوە بەقەدەر ئاسانبوونی سەگێکی مەتار کە ئەتوانێ کۆکاین و مەوادە تەقینەوەکان بناسێتەوە یەک تۆز ئەوەی بەڵام با بەیانی تا بەیانی بێن ڕاهێنان بە من بکەن یاخود بە مشکیشی بکەن ئایا ئەتوانێ بگاتە ئەوە کەواتە ئەمە ئیسفادی خۆی هەیە بەڵام ئێمە جارێ نەگەشتونتە ئەو وەزعی کە ئیسفادە لەو سەگانە بکەین دووهەمیشان کار قادر ینی مەسەلەکە ئەوەیە ئەگەر ئێمە خۆ من با زۆر بەوازحی بیڵێم من لە ڕوویە ئەخلاقیەکەوە لە ڕووە ئەخلاقیەکەوە دژی نەزۆرکردنم بەڵام وەکو ئەضعاف الئیمان ناچارم لەبەر ئەوەی کە ئەزانم دووشی چ دەرد و نەکبەتیەک و توندوژیەک ئەبنەوە و ئەکرێ ببنەوەی گرفت بۆ خەڵک یعنی گرفتێکی خوازراونە ئەمە نییە سەگەکە بیخاتە مەزاجیەوە بێەوە من عەزەتی بەشەر بم بەڵام دۆخێکی وای بۆ ئەخۆڵقێنرێ کە مەجبور ئەبێ کە ئەویش یا دیفاع لە خۆیەکە یاخود لە برسیەتی تۆ لە زمانەکەی تێناگە ینی بەڕێزە جارێکیان خۆت باش وێنات کرد یعنی ئەو بوونەوەرە بەس حەپێ بله بس زمانی حەپیتی یعنی ئەگەر دوعا بکە ئەوە ڕێ ئەگەر بچینوی بێ ئەوە ڕێ ئەگەر پێی خۆش بێ ئەوە ڕێ ئەگەر گریانی بێ ئەوە ڕێ تۆزە لەوانەیە بەرەو لانی لۆرەکەی بڕوە یعنی ئەوە زمانەکەیەتی بەڵام ئێمە لەبەرەوەی کە تربێتێکی چۆن ئەڵێ ئاژەڵ دۆستانەمان نییە هەموو وەڕینێک بە هێرشکردن نەیبینین ئەژینە من هەموو جارێک ئەم نمونە ئەهێنمەوە ئەگەر بێت و سەگێک مەبەستی پەلاماردانە بێ ناوەڕێت و بە دوو هەنگاوگاتە سەر پارچە دەگا بەرهەڵ مامۆستا شاسۆ منتەهین ئەزانێ کە بەرکەوتنی هەیە لەگەڵیانە ئەجا ئەگەر هینەکەم بیر نەچێتەوە بگەڕێمەوە بۆ مەسەلەی کۆتا کەوت کۆمنتە چیە لەسەر ئەوەی شارەوانی هەولێر و سلێمانی بەڕاستی بۆ مەسەلەی هەولێر من نازانم و منیش ینی کابرایەکەم ئەگەر ینی حەز ئەەکەم وا بە خۆم بڵێم شتێ زانیاریم نەبێ لەسەری ڕێ بە خۆم نێم قسە بکەم بای ئەوەندە احترامی خۆم بگرم شتێکم زانی اینجا باسی بکەم بۆ بەوەی بە برادرانی هەولێر بەڕاستی نازانم بەڵام ئەوەی کە لە ڤیدیۆکەیە بینی وەکە باسی ستانداردی ئەکرێ من حەز ئەەکەم زۆر تەمەنا ئەەکەم بڕۆن بزان ستاندارد پێناستەی ستانداردی چییە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە حتەنانەت لە هەندێک لە وڵاتە پێشکەوتەکانی لای خۆشمانەوە ئەنجا بێ مقارنێ بۆ عەرزە سیاج کراوە بکەن کە ئەمان هەیەە خۆ بابەت خۆ شەرحی خۆیەکە شڵتەر یەکێ لە پێناسەکانی شڵتەر بریتە لە شوێنێک بۆ حەوانەوە کە تۆ سەقفێکە بەسەرەوەیە لە سەرما و لە گەرما ئەتپارێزێ خواردنێک و ئاوێک هەیە ئاشتەوایی تایە ئایا ئەم مواسەفاتانە ئایا لە شێڵتەرەکانی سلێمانی و هەولێرا هەیە و ئەگەر با بڵین با زەربێکی تاوەتی نەهێنین بە هەندێکیانە ئایا لە ئاستی پێویستە من هەموو جارێک ئەم قسەیەکەم کا قادر ناکرێ هەندێک لە ئێستا لەوانەیە بڵێ ئەمە دوژمن بۆ خۆی پیاکە هەندێک لە برادرانی شارەوانی هەندێک لە خەڵکی ئەتیادی تەنانەت من ئەوەی بەلای منەوە شۆکە هەندێک لە دکتۆرە ڤێتەنەریە بەڕێزەکانیش ئەڵێن زۆر ئەتیادی ئەمە یەکەم تەجروبەیە کاکە لە دنیای پێشکەوتووە شتێ نییە ناوی یەکەم تەجروبە بێت لەگەڵ کائینێکە لەگەڵ ژیاندارێکە تۆ مادام تەعامل لەگەڵ ڕۆح ئاکەیت کەواتە ئەبێت تۆ لە سەودە لا دانابێ ئەنجا ئەچم بەرەوە ڕووی ئەو پرۆژەیەوە نەکو ئەمە بیناکاری نییە بڵێ وەڵاهی هێڵە دەی ئەگەر خراپیشمان کرد لە سەری ساڵانەوە دەست پێەکەینەوە لە بیدایەتەوە دەست پێەکەینەوە من ئێستا ئەوەندە ئەڵێم ئەو هەموو ڕۆحەی کە فەوتاو بە خاکس پێدرا ئەوەی کە مرد ئەوەی کە خەڵک تەنانەت ناتوانێت پێی بڵێ مرد دەڵێت تۆپین ینی ئەو خۆی لە خۆی ئەو پەڕی بێڕێزیە بەرامبەر بەمە بەو کائینە بەڵام باوا بڵین ئەوەی کە ژیانی بەدەستەوەدا گوناحیان چی بوو چەندین ڤیدیۆ هەیە یعنی من چەندین ڤیدیۆ هەیە و بڵاو کرایەوە
منتهی لەوە وەکو قەرت و ئامیەتە بەرچاو بەڕاستی کە تۆ کەمتر خەمبی لەوەی کە مافەکەی بپارێزی مافی ژیانی بپارێزی خۆیتر کوشتن هەر فیشک پێوەدان و زەهر خواردن نییە بەڕاستی ڕاستە من ئەتوانم ڕسمت پیشان بم کە بەچکەیەکە بڕوات بێ سەری خوراوە لەوانەیە ئاواهی بۆ سێسانی یەکەم سێرێکی نازانی بۆ قیاسەکە بەڵێ فەرخەیەکە مامۆستا شاسە دوایین پرسیار بە کورتی ڕاستە دەڵێن لە سلێمانی و هەولێر دایک و گوجیرەکان یەکتر جیا دەکرێن چکە لەو ڕۆژانە ڤیدیۆیەک بڵاو کراودا ئەڵێ دوای ئەوە خەڵکەیە لێیان دەکڕێتەوە بە پارە نازام یعنی ئەوانەی ئەو کارانە دەکەن پێ دەکەن ئەوە سەرجی بەس ئەگە بە کورتی بێ سپاس دەکەم بەڵێ ئەم پرسیارە و هینکرد ئەوەنی کە من زانیاریم هەبێ باسیەکەم و دوایەوەش دەرفەتەیەم بە شادەخان لەوانەیە ئەو زانیاری باشتری هەبێ لە من بەس من هەر ئەوەندە ئەڵێم بەڕاستی شارەوانی سلێمانی ئێستا لەوانەیە برادران زۆریشان پێ ناخۆش بێت وابزانێ ئەمە تەشیریش ئەمە تەشیرنی ئەمە ڕاستی بەڵێ مشکلە نیاوان ڕێیان چێکاکەوە ماخۆ بۆوان ناژین ئێمە بۆ قەنەعەتی و پەیام لە ناو کۆمەلگا دەژین ئەسڵەن بە پێچەوان دەبێ خەڵک لەسەر ئاژەڵیش بدرێتە دادگا یعنی شارەوانیەکانی هەولێر و سلێمانی یەک ئاماندیان هەیە منەوەی تێگەیشتم بەس شکایەتی خەڵکیان لاکەم بێتەوە مشکلە نییە و بوونەوەڕیت کرد بەرەبەرە و چێ دەڕاتن بەڵێ کاک شاسۆ ئەگە بتوانی بە کورتی بەڵێ بە کورتی ئەم خاڵە باسەکەم من ئەوەندە ئەڵێم بۆ تووشمە لە تەنانەت بە جەماعەتی شارەوانیشم وتۆ بۆ بەڕێزانە وتۆمە ئێوە هاتن بەم بێ پلانیە بەم پلان زایفیە هاتن چۆن ئەڵێ کاسپیشی زۆر قێزەوەندتان دروست کرد کە بریتە لە سەگگرتن بە 3000 دینار جیاکردنەوەی فەرقە لە دایکەکەی بە 3000 دینار باشە ڕسم هەیە بڵاو بۆ بە ترێندیش لەبەر ئەوەی کە دەرەقەتی دایکەکە نان دایکەکە ڕادەکا بەڵام بێچوەکان هەیەکی چاوی نەکراوەتەوە زۆر بە ئاسانی ئەیگیرێ دایکەکە لە هەمان شوێنەماوەتەوە ئەمە ڕسم هەیە دوای ئەوە متابعە کراوە بەڵێ هەیە ئەوەی کە ئەڵێ وەڵاهی بێچوو تێکەڵ نەکراوەوانیە ئێمە ڤیدیۆمان هەیە کاکە من ئەتوانم ڕسمێکت پیشان بم بڕوات بێ ئەوە ئەگەر لە شوێنی خۆیان بووە ئەبوو بە ڕسمی ساڵ سەیژێکی ئەتوانم بڵێم ئەگەر هەڵە نەبم کوردیش نییە باشە یعنی ئەو قسەگە کوردی باوانێ نییە کە لەسەر جادەکە ئەینەبن بڕوات بێ دایکەکانی مناڵەکانی خۆیان نەهاتبوو بەڵام ئەو مناڵ و بێچوانە و فەرخانەی کە بەبێ دایک هاتوون هەمووی وەکو 360 لە دەوریان داوە لە گوانەکانی ئەوە خۆن ڕسمیشی هەیە ئەگەر فەرخە نەبرابێتە ئەوێ ئەگەر بێچۆ نەبرابێتە ئەوێ ئەی ئەم بێچوانە چین بەڵێ باشە مامۆستا شاسووە ئەمن قسەی ترم نییە بۆی دیدارەکەش پەیامی خۆتان گەیان من هەر ئەوەندە قسەی کۆتایی دەڵێم ینی کۆمەلگای کوردی دەبێت بزانێ ئەو ژینگەی کە هەیە ئەو خاکەی هەیە هەر بۆ مرۆڤ نییە بۆ هەموو ئاژەڵەکانە مڵکی هەموو سامانی خەڵکی کوردستان هەر مرۆڤ نییە ئاژەڵیشە دوو بەڕاستی یعنی سەگ چاوی ئینسان دەخوێنەوە بڕۆ کۆمەڵێک نان بدە بۆ سەگ بزانە قەت پێ دەحەپێ بەڵام لە دوو ڕادەت بینێتن تۆ نیازت خراپە بۆیە پێت دەحەپەیانەوەکو گوتمانم ئەوەیە ینی ئینسان بە هیوان ئەو عەقلێت تند و تیژە کۆتایی پێبێتن و سپاسی تۆ شادیخانیش دەکەم مامۆستا شاسۆ بە هیوان بتوانین بە هەمومان کۆمەلگای کوردیش وەک کۆمەلگاکانی ئەوروپی ڕێز لە بوونەوەری کە بگرنەوە دژاتی توندی تیژی بکەن زۆر سپاستان دەکەم کاکەش بەڵێ فەرموو شادیەخان بگۆرە لە ڕەنگە کاتەکەشی تۆز درێژ بێ بەڕاستی بردننی دایکە و بێچوو بەڵێ زۆرە ئێمە خۆمان بە بەڵگە لامانەکەوت ئەو سەگانی کە خۆمان نانمان پێیان بکە لە بەردەست خۆمان نبوون بەڵێ بەچکەکانیان ئەبرا دایکەکە ئەمایەوە بێگومان بە پێچوانەشەوە دایکمان هەیە بەدەی سیارەکە ڕای کردووە دایکمان هەیە گوانەکەی پڕە لە شعی تۆ کە ئەم دایکا بینی گوانی پڕە لە شیر ڕێک ئەمەیە کە تۆ ینی ئەبێ بزانی بێچووی هەیە پێویست ناکە لەسەر جادەکە هەڵی گریت بخەیتە سیارەکەەوە ئەم بێچوانی لە کێ شاردۆتەوە لە تاو مرۆڤەکان نازانێت بەڵام ئەوەیەکەیتر خۆمانەوەمان بەسەر هاو دایکەکە برا بەچکەکانی خۆمان بەخێماکە حالیان ئێمە ئێستا خۆمان بەچکی بێ دایکمان زۆر لایە دایکمان لایە کە ئێستا بەت بێچووی تری ئەخەینە بەرکە گوانەکانی پڕە لە شیر و بێچۆکانی براوە ئەمە حاڵەتێک تەنها ئەوە شتێکی تریش داخەیانی لەلای ئێمە کە گۆشتەکان بۆن ئەکا بەداخەوە کە لێ بەڕادێکی بەکارەبا هەیە
گۆشتەکە بۆن ئەکانی دوو جارە گۆشتانە ژەهراوی ئەبێت ئەو کاتە پێیان ئەدرێت کەمەش خۆی لە خۆیان کوشندەیە بۆ نەخۆشییان بۆ مردیان بۆ هەموو شتێکیان بۆیە ئێمە هیوادارین کەم شتانە بەرەو باشتر بڕوا ئێمە هیچ کات مەبەستمان شکاندنی هیچ شوێنێ نییە بگرە کەم ڕەخناناگرین هیوادارین کە باشتر وا ئێمە پێشمان ڕاگەیاندون کە خۆمان هاو بەشەبین لەگەڵتانە کە ئاژەڵ دۆستان هاوکارتانە بن بۆی کە ئیشەکە سەرکەوتو بێ بە شەڵتەرێکی نمونەی ئەوەندە ئاژەڵ لەوێ گیان لە دەستنەیە لە برسێتی و لە کەم تەرخەمی دووبارە سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتەکە بێمە و بەخشی و گەاندنی زانیاریەکان بەڕاستی و دروستی و سپاس بۆ جەنابە سپاس بۆ شارەوانی سپاس بۆ هەموو لایەک